بۆ هەر دایک و خوشکێک لە ناوەوەی کوردستان یا دەرەوەی کوردستان والله ئەم برا بچووکەتان ئینی لەکم ناصح ئەمین سوێن بەخوا من پەرۆشی ئەم دنیاتانم پەرۆشی قیامەتتانم والله وبالله وتالله ئەو جلەی لەبەرتان کردووە ئەو پانتۆڵە تەسکا ئەو تیشێتە تەنک و تەسکا سوێن بە ئەڵڵا ئەوە جلی ئافرەتی موسڵمان نییە والله ئێوە بەو جلەوە پێش هەموو کەسێ خۆتان تاوانبار کردووە گەورەترین تاوانتان ئەنجام داوە بە خۆتانەوە نەوەساون هەزارەها گەنج و پیاوتان لە ڕێگا دەرکردووە یەقینتان هەبێت هەر ئافرەتێ بەو جلانەوە لە ماڵ دەرچێت گوناهی خوای بەسەرا دابارێت غەزەبی خوا هەتا ئەگەڕێتەوە و هەر ئینسانێ سەیری ئەم مرۆڤە بکە ئەم ئافرەتە بکە بەو جلە و نەزەری لێ بکات ويحمل يوم القيامة يزرا باوکان برا ئازیزەکان گوێنتان لە منە ئێمە ئەتوانین سەیتەڕەمان هەبێت بەڵام ئیتر دنیای دیموکراسی و ئازادی ئەمە ئەخوازێ ئەوان چیەکەن با بیکەن ئەبێ نازیان هەڵگرین ئاخە گوناحە دنیا 52 ڕۆژێکە با تۆزێ هەڵپەڕین و داپەڕینی تیا بکە بەم فەلسەفەوەی ئەژین بۆیە حاڵمان وایە ئێستا هەنێشتان بۆ باسەکەم دەی بەو خوایە هەر ئافرەتێ دەرچێ لە ماڵ هەر پیاوێ سەیری کات هەر گەنجێ سەیری کا و نەزەری لێ بکا ويحمل يوم القيامة يزرا گوناهی ئەو گەنجانەش دێتە سەرشانی گوناهی ئەم گەنجانەش بۆ خۆیانە ئەوە نییە گەنجەکە سەیری کا و هەموو گوناهەکەی بۆ ئافرەتەکە بێنە یعنی ئەگەر ئافرەتێک ئەلەو بازاڕەیە 1000 نەفەر سەیری کا ئەی تۆ لە بازاڕی بۆ نمونە لە جادەی مەولیا بڕۆی بۆ بازاڕی ئۆرزی هەتا ئەگەیتە ئەو بازاڕە ڕەنگە 2000 ئینسان سەیری ئافرەتێ بکات جاری وایە 5000 نەفەر ڕەنگە نەزەر لە ئافرەتێ بکات ئەوە خۆی ڕازانۆتەوە دەی یەقینەتە بێ ئەم ئافرەتە کە دێتەوە ئەم 5000 کە سەیری ئەم کچەیان کردووە 5000 گوناح بۆم ئافرەتان نووسێت گەنجەکانش بۆ خۆی یەکی گوناهێکیان بۆ نووسراوە ئەو 5000 یعنی 5000 گوناهی تریش ئەوەنە خەتەرناکە بۆیە من لێرەوە حورمەتم هەیە بۆ هەموو دایک و خوشکێک ئێوە بە سۆسترین و بەڕەحەمترین مرۆڤەکانی سەر ئەم زەویەن ئێوە پێتان ئەوترێت دایک زۆر میهرەبانە بۆ ڕۆڵەکەی ئەبێ میهرەبانش بێ بۆ نەوە و بۆ گەلەکەی يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا الله أكبر خوا فەرمی ئەی پیاوان ئەی ئافرەتان خۆتان مادام ئیمان دارن پێش مناڵەکانتان لە دۆزەخ بپارێزن پاشان دەستی مناڵەکانتان بگرن مێڵن بڕوا بۆ دۆزەخ والله ئازیزانم پەروەردەکردنی کچەکانمان کوڕەکانمان لە ئەستۆمانە والله ئەرکێکی قیامەتیە سوێن بە ئەڵڵا